یەکێک لەو بابەتانەی بووەتە جێگەی قسە و باس و ڕاپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بازرگانیە بە مرۆڤەوە بە شێوازی جیاواز. بۆ ئەم مەبەستەی ڕۆژێکی جیهانی بۆ تەرخان کراوە بە ناوی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانی بە مرۆڤەوە کە 30 تەمووزی هەموو ساڵێکە. پۆلیسی ئینتەرپۆل پێناسەی بازرگانی بە مرۆڤی کردووە بەوەی کە شێوەیەکە لە شێوەکانی تاوانی نێودەوڵەتی ڕێکخراو کە ساڵانە چەندین ملیار دۆلار داهاتەکەیەتی و شێوازی بە کۆیلەکردنی سەردەمە. بەپێی راپۆرتە نێودەوڵەتەکان قازانجی ساڵانەی بازرگانی بە مرۆڤەوە لە 150 ملیار دۆلار نزیک بووەتەوە. بەپێی ئامارێکیش لە ساڵی 2010دا نزیکەی 21 ملیۆن کەس بوونەتە قوربانی بازرگانی بە مرۆڤەوە کە 14 ملیۆن و 200 هەزار کەسیان کە دەکاتە لە 168 قوربانیان بە زۆرەملێ کاریان پێکراوە. هەروەها 4 ملیۆن و 500 هەزار کەسی کە دەکاتە لە 122 قوربانیان بۆ کاری سێکسی و لەشفرۆشی بەکارهێنراون و 2 ملیۆن و 200 هەزار کەسی کەشیان کە لە 100% قوربانیان دەکات کاری قورسیان پێکراوە. ئەو کەسانەی بازرگانی بە مرۆڤەوە دەکەن مرۆڤەکان وەک کاڵایەک تەماشا دەکەن و هیچ پێوەرێکی مرۆڤایەتی و پاراستنی مافی کەسەکان ڕەچاو ناکەن. بە شێوەیەک بازرگان هەیە مرۆڤێک لە کەسێکی نزیکی یاخود کەسانی دیکە تەنیا بە $10 دەکرێت. یاخود ئەو کەسانە دەکڕن کە مەبەستی کاری لەشفرۆشی و بابەتی دیکە بەکاردەهێنرێن و هەندێک جار نرخی کەسێک بۆ ئەم بەبەستە دەکاتە $10,000. سەرەڕای سەرگرتنی زۆرێک لە بازرگانیەکان بە مرۆڤەوە بەڵام ڕێگرەکانیش لەو بارەدا کەم نین. ئەوە تا لە ساڵێکی وەک 2018دا پۆلیسی ئینتەرپۆل توانی 600 کەس کە بوونە قوربانی بازرگانی بە مرۆڤەوە ڕزگار بکات کە 100یان منداڵ بوون. هەروەها لە هەمان ساڵدا لە سوودان 94 قوربانیان ڕزگار کران کە 85 کەسیان لە خوار 18 ساڵەوە بوون. لەلایەکی دیکەشەوە 350 قوربانی دیکە لە ئەمریکا ڕزگار کران کە بەکارهێنرابوون بۆ بازرگانی سێکسی و کاری قورس. لە ساڵی 2017دا 500 قوربانی دیکەی بازرگانی بە مرۆڤەوە لەلایەن ئینتەرپۆلەوە لە وڵاتانی مالی و مۆریتانیا و نایجیریا و سەنیگال ڕزگار کران. سیوبان مولالی بڕیاردەری نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە بەرەنگاربوونەوەی بازرگانی بە مرۆڤەوە لە ڕاگەیاندراوێکدا بە بۆنەی ئەم ڕۆژەوە ڕایگەیاند. ئەو کەسانەی بوونەتە قوربانی بازرگانی بە مرۆڤەوە لەجێ ئەوەی وەک قوربانی مەترسیداری مافی مرۆڤ تەماشا بکرێن تووشی دابڕان بوون و بێبەشن لە هاوکاری و پاراستن. مولالی و تووشێتی زۆرێک لە بازرگانانی مرۆڤ توانیویانە بازرگانی نایاسایەکانیان بەبێ سزا ئەنجام بدەن و لە دەستی یاسا هەڵبێن. بەرپرسەکەی نەتەوە یەکگرتووەکان بە پێویستی زانی وڵاتان بە توندی دژی بازرگانی بە مرۆڤەوە بۆستنەوە و بە پێی یاسانە دەوڵەتیەکان ڕەفتار بکەن. بەڵام بازرگانانی مرۆڤ بەردەوامن لە پێشرکارەکانیان بە تایبەتی لە کۆمەڵگا هەژارەکان بەرامبەر بە کەسانی بێناسنامە و ئاوارە و پەنابەر.